خۆشەویستانمان لە گۆڕانکاری وەرزەکاندا کۆمەڵێ پەتا بڵاو دەبنەوە و بە تایبەتی تر لە وەرزی سەرمادا لێسەدا پەتایە بڵاوبۆتەوە کە خەڵکێکی زۆر تووشی ئەم پەتایە دەبێت و لە کەسێکەوە بۆ کەسێکی تریش جیاوازی هەیە بزانین گرنگترین ڕێگاکان چییە بۆ خۆپاراستن و لەگەڵیشیدا گرنگترین شتت چییە بۆی کە بەرگری جەستەمان بەهێز بێت تاوەکو نەهێڵین ئەم پەتایە بەرۆکمان بگرێ یاخود ئەگەریش توش بوون بە شێوازێکی ئاسانتر تووشی ئەم پەتایە بین و دەخوازین کامولایەکشتان تەندروست باش بن ئینشاءالله. خۆشەویستانمان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر هەرێم کەریم پزیشکی پسپۆڕی هێناوی کاک دکتۆر یان زۆر بەخێر بێ. دکتۆر ئەم پەتایە مودەتێکە زۆر بڵاو لە نێو خەڵکیدا هەر کەسە و بە شێوازێکی ژەم پەتایە گرێت ئەمە چۆنیە بەڕاستێکی لێ بکەین. بەڵێ کوردی خۆمان پیاڵم پەتای وەرزی کە عادە یعنی لە کەشوها هەوایە کە ئەگۆڕێت ئەم پەتایە بڵاو بێت و پەتایەکی ڤایرۆسیە بەتاکید پێویستی بە ڕێژەیەک لە شێ هەیە کە بۆی پێوەەر هەیە 30 بۆ 35 زائد دەنەوەش کە دەرەجەی حرارە دابەزێت لە جەسەدی ئینسان کە 37 دابەزێت لە 32 کەمتر لە هەندێک ڤایرۆسیش لە 20 کەمتر دابەزێ هەموو ساڵێک ئەمە دووبارە بێتەوە یەکەم ساڵ نییە خۆمان ئەزانینەوە هەموو ساڵێکی لەوانە زۆر مانگری بێتمان. ئەم پەتایە ئەوەی ئەم ساڵ جیاوازێکی کەمی هەیە ئەوەی کە تیرەکەی واتە شینی گۆڕاوە ئەو ڤایرۆسی ئینفلوێنزای کە ساڵان هەمومان تووشیە بووین و پەتای وەرزی دروست کرد ئەم ساڵ تیرەیەکی تازەی هەیە گۆڕانکاری دەروی پرۆتینەکەی هاتووە بۆیە زۆر بەمان بەرگریمان نییە بووی یاخود پێشتر توش نەبووین یان خۆشمان کوتابێ لەواچی وەک پێویست بەرگریمان بۆ دروست نەکردبێ بۆی بە شێوەیەکی گشتی ئەم ساڵ زۆر نەخۆش ئەڵێ کاکتۆر ڕەحمەت لە کۆرۆنا یعنی بۆ تاویرە قسە هەکە ینی تۆزێک قورستر گرتویانە بەڕاستی لەوانەیە خۆشمان گربێتمان هەندێکمان تۆزێک سوکتر گرتوێت وەک پەتای ئاسایی ساڵانی تر هەندێکیش تۆزێک بە گوێرەی مەناعە و بە گوێرەی تەمەن و بە گوێرەی کۆمەڵی هۆکار و فاکتەری تر قورستر ئەیگرێ لەسەری ئەگەر ناوە خوتۆرە بەڕاستی تەسەوڕەکەم وەک ساڵانی تر بێ ئیشەڵا هیچ خوتۆرەیەکی مەترسیێکی زیاتری نابێت لە پەتای پاروپێرا کە هەبووە. دکتۆر هەنێک هەیە ئەڵێت کوواوزانێت کۆرۆنای گرتووە هەندێکشانەکانی قورسا ئەڵێ جەستەم لەگەڵیا ئێشێ زۆر بێهێزم ئایا نیشانەکانی ئەم پەتای ئەم ساڵ چۆن؟ لە ڕاستی هەردووکیان ڤایرۆسن هەم کۆرۆنا هەم ئینفلوێنزا هەمووشیان لە پاییزا بەڕاستی سەرهەڵەدانەوە لەگەڵ کۆرۆنا و ئینفلوێنزای جۆری AUB ئەدینۆ ڤایرس ڕسپێرتری سنسیشە کۆمەڵە ڤایرۆسن کە لەو جەوایان پێویستە بۆ تەشەنەکردنەوە بۆ بڵاوبوونەوە گەشە زیندووبوونەوە جارێکی تر بۆیە جیاوازیان تقریبا قورسە لە ڕاستیە لە ڕووی سەریریەوە کە من بڵێ ئەمە کۆرۆناتە ئەمە ئەوەتە هەندی نیشانە هەیە بەڕاستی تۆزێک تایبەتمەندترە بەلایەنێکیان بە نمونە لە کۆرۆنایە ئەگو قورگم قورسە بەتایبەت کە ئەم هینە کۆنەکەی تا ئاخر جاران کە پیانەگوت ئۆمیکرۆن خۆتان زان ئەوەڵ لە سین هەبوو دوای بێتا و دەلتا هەبوو گاما هەبوو دوای هاتە سەر ئۆمیکرۆن دایمە قوڕی گورێک کیلویەکی تیا قورسە قورگم زیاتر درێژە کێشێ با بڵین زیاتر کەسەکە بێهێزەکە بەڵام بەڕاستی ئەگەر بتەوێت جیایکەیتەوە بە تاکیدی دەستنیشانێکی ئێمە ئینفلوێنزا نییە ئەمە کۆرۆنا ئەبێ فەحسی PCR بکاوەی کە سوابەکە لە لو دۆرەگرن دەتوانین بەڕاستی بۆ تاکیدکردن ئەوە بکایە کەسێک دەن بیەوێ هەرچەنە من عیلاجێکی هەماشتە بۆیە زۆر جارێمە و پارێ سرف ناکەین بە نەخۆش چۆن تۆزە گرانە بێ ئینفلوێنزای بۆ بکە هەردوو جۆرەکە و PCRی کۆرۆناشی بۆ بکەی بەڕای منە لە ڕوویینەوە زۆر گرنگ نییە کەسێک کە تەندروست بێ ئەو فەحسە بکا بەڕاستی بۆ کەسێک یەکێنی خوانەکە نەخۆشیی درێژخایانی هەبێ یان لە ماڵەوە چاودێری کەسێکی خۆی بکە کە بە تەمەنە لەسەر جێگایە بۆی ئەگەر خوانەکە دە کۆرۆنا بێ زیاتر حەزەری بێنێ و خۆی جا بکاتەوە لە ماڵەوە. کاک دکتۆر ئەم پەتایە زیاتر معارەزە بۆ کێ وەکێ ئەبێ زیاتر خۆی بپارێزی لەم پەتایە؟ بەڵێ ئەگەر کەسێک تەندروست بێ پەتاکە ئەگرێ و لەوانەیە ئاسایی چەند ڕۆژێ 3 تا 4 جاریشێ تا هەفتەیەک و تێپەڕێنێت بەڵام ئەو کەسانەی کە تەمەنیان گەورەیە لە سەر 65 ساڵەوەن یان مناڵێک لە خوارد 2 ساڵەوەیە یان ئەو کەسانی نەخۆشی درێژخایانیان هەیە بەتایبەت نەخۆشی درێژخانی سیەکان لە ڕەبووە بە ڕیشاڵبوونی سیەکان یاخود ئەوە کەسانی کە جگەرەکەشن و سیەکانیان پێڵێن ئینسیدادی قەسەباتی هەوایی یان ئەوانەی شەکریان هەیە گورشیلەیان زەرع کردووە یان ئەوانەی لە نەخۆشخانەی هیوا کیمیایی وەرەگرن ئەمانە مەناعەیان نزمە بۆیە زۆر کەرکەی گرێ یان ئەوە تا چەند هەفتەیەک پێوەیە بێ یاخودەوەی بێماگلی دەناچێت واتە ئیکا بە ئیتیهاباتی قەسەبات ئیکا بە ئیتیهاباتی قورگولوت و گوێ ئیکات بە جیوبەکان وای لە دەگە هەندێک جار ئیکاتە عینایە و خوانەکە دەت مردنیش کە شتێکی عالەمیە بەڕاستی ساڵانە تقریبا 500,000 کەس بەم پەتایە گیان لە دەزیێن بەهۆی ماکەکانی پەتاکەەوە نەخودی ڤایرۆسەکە بەڕاستی بە ئەوە بڵێن کاتێکاکە بە ئیتیهاباتی قەسەباتێکی زۆری بە دروستەکاتێ دا عینایە و دوای لەوانەیە لی دەرنەچێت کەسەکە 80 ساڵێکە نەخۆشی درێژخایانی زەخت و شەکرەی هەیە یاخود گوچیلی بۆ زەرەکراوە. باش دکتۆر وەکوت لە تەمەن گەورەکانە زیاتر مەترسی هەیە دەگەێت کاتە قەسەبات و لێ قورس بکات لە کەسێکی گەنجیشە ئەگەر هەیە کە ئەم پەتای بێتە مەترسی بۆ سەرگیانی بەتاکید نسبەتێک هەیە بەس ئەوە ینی خوتورەیەکی مەترسێکی زۆر کەمە
خۆمە ساڵ دوو نەخۆشیم هە بۆ کوڕی گەنجاوە 25 ساڵ بووە کردوێتی بە ئیتیابات بە دوای ئەوەی کە پەتاکەی گرتووە هەفتەی دەڕۆژ دوای هەرسی نیەشەوە ئەشی ئەوینمان بۆ گرت ئیتیاباتی قەسەباتیە بوو بەڵام ئەوانە دوجار هەر چابنەوە دوای هەفتەی دەڕۆژ لە داخل بوون تاکی لێ دەرەچێ ئینشاڵڵا بە سلامەتی یانی على الأكثر یانی شتێکی خطورێکی زۆر کەمی هەیە لەو کەسانەی کە تەندروست و گەنجن زیاتر ئەوانەی کە بەتەمەنن ئەوانەی کە درێژخایانیان هەیە مەترسی زیاتری لەسەر زۆر باشە ئەمە پرسیاری ئەو بکەم ساڵانە لوقاح هەیە بۆ پەتای وەرزی تا چەندێ گرنگە خەڵکی و کارمەندان و قوتابیان خۆیان بکوتن و ئەم لوقاحە بەکاربێنن بەڵێ لە ڕاستیە ئەوەی کە بەپێی ستاندەری WHO بێ ڕێکخراوی تەندروستی جیهانی هەموو کەسێک لە 2 ساڵەوە تا لەسەر و 65 ساڵەوە پێویستە خۆ بکوتێ ئەوانەی تریش لەو نێوانە ئەگەر نەخۆشی درێژخایانی هەبێ پێویستە خۆی بکوتێ ئەو کەسانی کارمەندی طوبین ئەبێ لە بەروی بەرکەوتنی زۆرترینیان هەیە لەگەڵ دکتۆر و پزیشکی کارمەندەکان پێویستە ئەوانە بەرکەوتنیان هەیە لەگەڵ نەخۆشە یان ئەو کەسانەی لە چاودێری کۆمەڵایەتەکان ئێژەکەن لەگەڵ کەسی بەتەمەنە یان لە ماڵەوە چاودێری کەسێکی بەتەمەنی ئەکا ئەمانە زەرورە خۆیان بکتن نەک لە بەرخەت ڕاستە خۆ لە بەرخاتی خۆیان لە بەرەوەی کە کەسی بەرامبەر توش نەکەن و کێشە و گرفتی تەندروستی قورسیەوە دروست نەکەن کاک تۆ هەمیشە پێش ئەوەی تووشی پەتایە نەخۆشی گرنگترین شتەوەیە کە خۆت بپارێزی و بەتایبەتی تر بەرگری جەستە بەهێزکەین ئەو ڕێگانە چین کە بەرگری جەستە بەهێز دەکرێت زۆر جار دەوترێت ئاسایە گەر ئەوەش بوو دەرمانی حەبی زینک و ڤیتامین سی ئەمانە بەکاربێنی بووی کە بەرگری لە ڕاستی خۆی گەورەوە دروستی کرد ئینسان دوو جۆر بەرگری هەیە ئەو بەرگری عامە کە هەر لە پێسەوە دەست پێەکە و بەکتریای سوود بەخش و پاشان و تا ئاگاتە خوێن لە خوێنە بەرگریێکی تایبەت دروست دەبێت کە دژەتەنەکانن بەرامبەر هەر جۆرە ڤایرۆس و بەکتریا کاچێتە ناوە یعنی ئەم ڤایرۆسە ئەبێ ئەم سێ سیلسیلەیە ببڕێ اینجا ئاگاتە ئینسانەکە عەزیەداوە تا بەرگری یەکەم کە پێسە دووەم بەکتریای سوود بەخشە زائیدەن ئەو دژەتەنانە کە لە خوێنە بەرامبەر ئەو ڤایرۆسە دروست دەبێت ئەوەی لەسەر ئینسانە لەسەر مرۆڤە ئەتوانێت بەرگریە گشتەکەی چاپ بکات یعنی زیاد بکات وتر عەڵەڵا چی بکەین تازە وا دروست بووە یعنی ئەوەی ناوە چەند خاڵێکە بەڕاستی خواردنە تەندروست بێ ئێمە هەمومان پێشەوەی نەخۆشکەوین پێشەوەش کە خۆپارێزیش بێ هەرە بێ خواردن تەندروست بێتە ئەنی زیاتر سەوزەوات بخوامیەوە هەرشتی سروشتی بخوا دوورکەوێتەوە لە شتی مصەنع دروستکراوە ڕۆژانە ئەبێ وەرزش بکە و کەسە نیم ساعت 45 دقیقە ڕاکردن مەلەوانی لە هەواکی کراوە ئەبێ ڕۆژانە ئەوە بکە ئەبێ خەوی باش بێت خەویش بەشێکە لەوەی کە سیستەمی بەرگری باشە بێ واتە بێ لە شەو ڕۆژێکە تقریبا 7 ساعت جار هەیە بە تا 8 ساعت خەوتنی هەبێ مێشکی ساف یعنی بە معنای زۆر تەنگژە و لە ژێر سترێسانە بێ دایمەن مەناعی زەعیف بێ زائیدەن بەکارهێنانی تاواکەرە خۆراکیەکان ئەمە کە خوتۆی دووەمە کاتێک کەسێ بتوانێت ئەم چوارە جێبەجێ بکە لە ڕاستی زۆر زەرور نییە بچێ ڤیتامین سی و دی و زینک بخوا خۆی ئۆڕەدی مەناعی باش ینی بەڕاستی بڵێم بەڵام ئەگەر نەیتوانێ ئەمانە بکە ئەتوانێت بە شێوەیەکی گشتی ڤیتامیناتەکان وەرگێ بەتایبەت کە ڤیتامین دی و سی لەگەڵ زینکە ئەوە زۆر کۆمەڵە توێژینەوەی لەسەرەکە سیستەمی بەرگری ئینسان بەهێزەکەن زۆر باشە دکتۆر ئەنێ کەس هەیە ئەڵێت هیچ چارەسەرێک وەر ناگرم کاتێک تووشی پەتایەکە بم چووکە سوورێکی خۆی هەیە ئەبێ سوورەکە تاواکە ئایا ئەم قسە دروستە؟ لە ڕاستیە من خۆم گرتم بەتەنها پاراسۆڵم خوا لە ڕاستی بڵێم یانی خۆی زەرور نییە و گوتم هەر کەسێ ڕاکات تۆپەڵێت شروع بوو حەبوو بەڵام بۆ ئێمە زۆربەی کات من زۆر جار نەخۆش ئەڵێ بۆ منی ئەنووسیت لەوانێ ئەو کەسێکی توبی نەبێ پزیشکی نەبێ کە نەتوانم هەموو ڕۆژێ دەستمان پێ بگات و ڕێنمایی بینێ و ئاگاداری کردەوە لەوانێت دوای من ئەچێتە لای کارمەندێکی توبی لە کۆمەڵ عیلاجیاتی لەبەرەوە بەڕاستیکە کەسەکە تەندروست بێت کەسێکی گەنج بێ نەخۆشی درێژخایانی نەبێ بەڵێ ئەکرێت تەنها کۆمەڵێک یارمەتیدەر بۆ کەمکردنەوەی ئاڕازەکانی بەکار بهێنێن کە لە زمنیها پاراسۆڵە شروبێکی کۆکەیە لورگیرانە قەترەیەکی لوتە و ئیسراحەتکە لە ماڵەوە ئەمە باشین تەریقەیە بۆ ئەوەی مەناعی خۆن مەجال بی ئیش بکات نەک یەکسەر کەویتە دژایەتیکردنی بە هۆکارێکی دەرەوە بەکاربهێنێت کاکسۆر سەبارەت بە بڵاوبوونەوەی یاخود گواستنەوەی لە خێزانێکە کەس توش بێت تاواترە و خێزانە زۆرینەی تووشە بن ئەمە چۆنیە بەڵێ چونکە ڤایرۆس بەڕاستی بچووکە لە ڕێگەی کۆکە لە ڕێگەی تەنها لە ڕێی قسەکردنەوە ئەگەر لە نێوانمانە دوو مەتر مەتونێ دوو مەتر کەمتر بین پڕیشکی تفوینەکە ئەپەڕێتە سەر کەسی بەرامبەر ئەگەری هەیە توش بێ لە ڕێی کۆکە و پژمە لەگەڵ قاتی قسەکردن و پریشکە کاکەوێتە سەر کەسی بەرامبەر بۆیە باشتر نێوان لە مەترونی و دوو مەتر جیاواز بێ ئەگەر و کەسی توش بە دەمام بکاتێکی ڕێگری باشترەکە زایدەنەوەش کە یەک شتەیە لێرە کە لەوانەیە پێش دەرکەوتنی مشکلەکەمان لەوەیە شتێک هەیە پێڵان ئینکیوبیشن پیریەد یعنی چی ئەمە کاتێک ئەو کەسە ڤایرۆسەکە ئەگرێ بەدەیەکیوێت تا نیشانی لێ دەرەکەوێت ئەمانە 1-2 ڕۆژ تا 4 ڕۆژ لەو فترەیە زۆرترین بڵاو بوونەوە بێت کە تۆ نازانین کەسەکە نەخۆشە خۆپارێزی ناکات نە تۆ نە ئەو یەکتر توژەکە یانی بە کوردی ئەگەر نە لە دوای دەرکەوتنی نیشانەکانەوە تەکیدم زۆربەی خەڵک پارێزیەکەوە پێویست زۆر باشە دکتۆر ماوەی چاک بوونەوەکەی کاتێکە کەسێک
دەرمان بخوا تا چەندێک خواردنی ئەو میوانەی کە ڤیتامین سیان تیا وەکو پرتەقاڵ و لیمۆ کاریگەری لەسەر زوو چاکبوونەوەی نەخۆشەکە هەیە خواردن کاریگەرێکی ئەو تۆ هەیە لەسەر بەرگری کەسی گەرمە خواهاش والله جا ئەگەر کەسەکە توش بوو مهمترین شت بەڕاستی ئەوەیە کە ئیستراحەت بێ لە ماڵەوە لاوانێ زۆر پێویست نەکات بچێتە خەستەخانە لە ڕاستە ئیستراحەت بێ بە معنایەکی ئیتر لە ماڵەوە تۆزێک لێ بکەوێ خەڵکی من زۆر نەخۆشیە دێڵەکە تۆ چوومەتەوە کرێگای دوای وردە ئیشەکەی لێ قورس بووە سەرێکە لە باتی 4 ڕۆژەکە هەفتەیە 2 ڕۆژە پێوێتی یەکەم شتەوەیە کە ئیستراحەت بێ دووەم شلەمەنی زۆر بخوا گوشتراوی میوەکان نەک شەربەتی دەستکرد دوشتیەوە گوشتراوی میوەکان خۆی میوە بێنە و بیگوشە بە تاکیدیان هەر میوەکە بخوا زایدەنەوەش کە کۆمەڵەوە وتم پاراسۆڵ و کۆمەڵ یارمەتی دەربەکار بهێنێ نەخۆشیە لە من خۆم هەنگوینم تێکەڵ کردووە لەگەڵ ڕۆنی کەتان و شیر و ئەمانەی زەرە دەکەنە تەبیعی کەسەکە چۆن پێیەکەوێ خۆ شتی سروشتی خوانی ئاساییە لەبەرەوە من کێشەمانیە لەگەڵەوە گرنگی نەخۆشەکە نیشانەکانی دامرکێتەوە پێویستی بۆ نەبێت کە عیلاجی کیمیایی بەکاربێنێت زۆر باش شێوازی ئیستراحەتەکە چۆن هەندێک کەس هەیە ئەڵێ ئیستراحەت ئەەکەم خۆی بە مۆبایلەوە مەشغوڵ دەکات لەم کاتیان مشکی مەژوڵە ئیستراحەتەکە هەر ئەوەیە کە پشوبا بەخۆی بخەوێت یان وەرزش بکات وڵی ئیستراحەت کە تۆڵی ئەبێ یەکەم ئیستراحەتی جەسەدی و مێشکی بێ بەڵام بەتێکی تۆ کە لە ماڵەوە بکەوێت ئەبێ شتێکە بێت خۆم لای ئێمە زۆر کتێب خوێندنەوە نەماوە لە ڕاستیا بڵێم یان تەلەڤیزیۆن یان مۆبایل یان ئایپادێکەگرێ ئەگەر بە شتێکی سوود بەخشەوە خۆی مەشغوڵکە نەک باسی سەری هەواڵەکان کا بە کوردی خۆی عزیز باوەڕە تەبیعی یعنی چی بکە لە ماڵەوە تۆ 24 ساعت لە ماڵەوە بێت تێکی دەبێت شتێ هەبێ خۆی مەشغوڵکە بەڵام بە تاکید وەک بە شتێکی سوود بەخشەوە خۆی مەشغوڵکان بە کتێب خوێندنەوەیەکەوە بە تاکید باشترە بە نسبەتێکی کەمەویژانی کاک دکتۆر هەندێک کەس هەیە کە کۆکەی نییە بەس کە ئەخەوێت لە نێو خەودا زۆر کۆکەیە بە جۆرێک هەڵێسێنێ لە خەو ئەمە بۆچی ئەگەڕێتەوە مە بەس لە پەتاکەیە ینی لە پەتاکە زۆر بیکات خۆم وابووم ینی و نمونێ خۆی پەتاکە یەک ڕاستیەک هەیە جار هەیە چابیتەوە بەڵام کۆمەڵێ مزعفاتە لەسەر ئەسەری ڤایرۆسەکە لەسەر جێمێنێکیان لەوانە حساسیەتی قەسەباتە هەستیاری بۆرەکانی هەوا توژەکە کە بە ئینگلیزی پێڵم BRS ئەمە جار هەیە چەند هەفتە چەند مانگێکی ژەمێنێتەوە تاکیدەوە کە چیتە کاتی خەوتن جەوەکە تۆزی ئەگۆڕێک لە فنکیەوە لە وەسەتەوە بۆ گەرم دیسان لێت ئەژێتەوە باڵێن کەسێک ڕەبووی هەیە بۆ شەوان تەنگە نەفەزە بێ کۆکەیە بێ کاتێک کە تۆزێک گەرمە بێ جسمی یاخود کۆمەڵی هۆرمۆنات دەرەدە لە کاتی بەرەبیانیانە هەڵیەسێن و کۆکە دروستەکەات بۆ کارێکی بۆ کاک دکتۆر سەبارەت بەوەی کە خۆپاراستەکانەوە ئاماژەوان پێکرد بەڵام ئەوەی کە تا چەند گرنگە ینی تۆ دڵنیای کە توش بووی نەچیتە شوێنێکی قەرباڵ خۆ یاخود خەڵکانی کە توش نەکەیمە تا چەند گرنگە بووی کە کەسی دیکە توش نەبی یاخود زۆر کەزەیەکە خۆ داماژت پێکرد نەخۆشی درێژخانەیە کە زۆر مەسی دارترە بۆ کەسانە بەتاکید ئەو کەسێک کە توژە بێ باشتر یەکەم دەمام بکە وەگوتمان لە ماڵەوە بمێنێتەوە بەتاکید لەگەڵ عایلێکی گەورە بن باشتر جیابێ لە ژوورێکی جیابێ ئەو چەند ڕۆژەی یەکەم تا تێئەپەڕێنێ بەڕاستی و نسبەتی ڤایرۆسەکە کە پێڵن شێدین کەمەکات لە دوای 3-4 ڕۆژ یەکەم و بیشی گوازێتەوە لەوانە نەتوانێت کەسێکی تەندروست توشکە نسبەتی ڤایرۆسەکە کە لەگەڵ کۆکۆ پژمای وردە کەمە بێ لەگەڵ سووری ڤایرۆسەکە زایدەنەوەش کە نەچێتە کۆبوونەوەی قەرەباڵغی و کۆمەڵێ مەسەلەن مەتەلە بە شتمان هەیە ناچنەوە بۆ داوامەن چەند ڕۆژە بە تاکید ئیجباریەکە لە ماڵەوە بمێنەوە بۆی بە کەمترین توش بوو ینی لە کۆمەڵگەی خۆمانە لی دەچین هەرچەندە پێ ستاندەری عالەمی تقریباً 10 بۆ 15 لە هەموو ساڵێک 10 بۆ 15 کەس لە 100 کەسە ئەیگرێ یعنی گە 100 کە جاکەیتەوە بێت 10 بۆ 15 بیگرێ على لەکسە ئەیگرێگە نەڵێن بیشیگرێ با بڵین تووشی با بڵین پەتای وەرزەکە هەرە بێت کەکتۆر ئەماژە ئەو کەسای نەخۆشی درێژخایانیان نێمە تۆزێ بۆسی لەسەر ئەمە زیاتر بۆ کێ مەترسیدارترە هەیە شەکرێتی هەیە زەختێتی یان نەخۆشیێکی دیکە کێ زیاتر زۆر زیاتر ئەبێ ئاگای لە خۆی بێ بەڕاستی زیاتر ئەو نەخۆشیانەی کە تەسیر لەسەر مەناعی عامەکە لەسەر جەسەدی ئینسان یعنی ڕووی علمیەوە شەکرەیەکە لەو هۆکارانە کە کۆمەڵە گۆڕانکاری لە سیستەمی بەرگری ناوخوێنیاکە کە ناتوانێت زۆر پێویست ڕەتفعلی هەبێت بۆ ئەو ڤایرۆس و بەکتێریا چێتە جسمیەوە ئەوانەیە کە کیمیایی وەرەگرن نەخۆشی سەرەتانیان و کیمیایی وەرەگرن ئەوانەیە کە زەرعی کلیە و گورچی لەو جگەریان کردو بە نمونە ئەوانن کە ڕۆماتیزمیان هەیە و کۆمەڵە دەرمان بەکارێنن کە مەنعەدا بەزیێنە لەوانەیە خۆشتان شارەزا من لەو بابەتە ئەمانە کۆمەڵێک نەخۆشنیان ئەوانەی زەرعی مۆخیان بۆ کرەوە هەموو کۆمەڵە لەو نەخۆشیانەی کە لەسەر عیلاجێکە بۆ بەکارێ هەندێک کە مەناعی کەسەکە دابەزێنێ و ڕەتفعلێکی زۆری نەبێ بۆ ئەندامی بۆ چێنراوە ئەمانە بە تەکید بیگرن زۆر قورزەکەی و على ئەکسەریش بەدواشە تووشی ئیتیاباتی بەکتریایە بێ زۆر تووشی ئیتیاباتی فطریاتیشە بێ لە هەمان کاتە لەبەرەوە سەیرەکەی 12-13 عیلاجیە دێتە لەو مدەیە هەر خودی عیلاجەکان جارێکتر گوچیلی ئەزێدەیە جگەری ئەزێدەیە ئەو مۆخی ئەسکەی بۆی چێنراوە با بڵێ سەبار بە عیلاجەکان بۆ عیلاجی ئەم پەتایە لەگەڵ ئەوەی عیلاجی دیکەی هەیە
بێت چۆن ئاگاداری ئەمە بێت تێکەڵ نەبێ مەسەلەن وەکو خۆت وتە یانێ کاریگەریە بێت لەسەر تەدروستی جۆرە نەخۆشیانە وەگوتم زۆربان پێویستە بەداخل بوون نەبێت لەبەرەوە لەسەر فایلەکەی بەتەکید و عیلاجانی پەتاکەی دێتێ زائیدن عیلاجەکانی خۆشی کە لە ماڵەوە هەیەی بەکاری هێنێ بەڵام زۆر هەندێک شەڕاستیە پێویستن بە عینایە بێ عەلە لەکسەر خۆم چەندین نەخۆشمانە بۆ تووشی پەتایەکی ڤایرۆسی بوو کەوتۆتە عینای کوڕی گەنجیش بۆ بەڵام زەرعی گورچی لێ بۆ کراوە هەین پەیوەندی بە تەمەنەوە نیە زیاتر ئەوەی پەیوەندی بە خودی بەرگری جەسکەسەکەوە هەیە هین لە ماوەی زەرعکردنی گورچیلەکە زیاد لە 3-4 جۆر عیلاجی دابەزانی مەناعی ئەدرێت ئیتر وای لێکرد هەندێک جار وەک لە کوردی خۆمان لە مەناعم سفر بۆتەوە ئەوانە بزانیەوەی نەخۆشخانەی هیوا کیمیایی وەرەگرن لە عەزلاجی ئاکرێنەوە چونکە ئەو چەند ڕۆیەک دوو ڕۆژە مەناعیان تقریبان سفرە بێتەوە بچووکترین ڤایرۆس و بەکتریا ئەتوانێت پێی بوێرە و تووشی نەخۆشی بکات زۆر باشە دکتۆر لە کاتی تووشی پەتاکەیە هەنێک کەس هەیە لەوانێ ئارەقەیەکی زۆر بکات یان لەرزی لێ بێت خۆیدا ئەپۆشێ خۆداپۆشین و چونە ناو جێگا لە کاتێکە ئارەقەیەکی زۆری گرۆتایەکی هەیە چ کاریگەرێکی هەیە لەسەر نەخۆشەکە کەسێکە گەر لەرزوتای هەبێ باشتر لە کاتی تایەکە تۆزێک جەوەکی فێنێک بێ معتەدیل بێ نەگەرم و نەسارد دوم عیلاجی تا بخوا کە پاراسۆڵ و پرۆفینە ئەگەر تاکەی هەر بەری نەدا خۆفێنەکردنەوە هەیە توانێت بە ئەوە ینی قۆڵ و دەست ئۆمانێ بە جۆرەکە ئەگەر کەسی گەورە بێ خۆی بیکە ئەگەر مناڵیش بێ دایک و باوکی بۆ یەکەن نابێ ینی تاکەی ئەوە بەرز بێ کە خوانەکە لە مناڵە بەتایبێت لێ بکا بە گەشتکە و ئەم بابەتە کێشانەی تریکە بە دوایە دێ ئەگەرنا لە کاتی لەرزا بەتەکی کەسەکە لە دامپۆشن لەرزەکە معنای ئەوەی پێشتر تای هەبووە کە لەرزی لێ دێ ڕەچفەیانی واکە کە لەو جوڵەیەوە ئەو وزە تایە بکاتە دەرەوە تۆ نابێت لەو کاتە بەڕاستی دایپۆشی و گەرمیکەیتەوە لێ گەڕی خۆی تۆزە ساردیەکەیتەوە دامرکێتەوە با بڵێ یاخود عیلاجێکی بۆەوەکی پاراسۆڵێ بە حەب بە دەرزی چابێ بکات زۆر هەندێک کەسێ هەڵم بەکارێنێت بەتانێک هەیە بەخۆی هەڵمێکی زۆر بۆی بچێ بە قورگ و گوێ ئەمەش تەسیریە بێ شتی تر با بڵێ بووی کە هەڵمە بچێت بە قورگیان بەتەکی دەوانێت کە قورگانێشە یان کۆکیان هەیە ئیسفادە لە بەخاقەکەن من لە خەسخانە زۆربیان دێت تەبخیرەیەەکە وە لە قورگم نەرم بۆ تۆ تجارە خەڵکیش لە ماڵەوە ساڵان کەتری هەڵمی کەتری هەبووی ساز نەماوە زۆر جارەوانە نەخۆشانە خۆیان هەیەەکە پێش نەخۆشی سیەکانیان نەبوو سێرێکی خۆی لە ماڵە تەبخیری هەیە تەکی دەمە بۆ قورگوەمانە کە هەناسەیەکی هەڵمژێت لە دواتی هەوایەکی وشک و سار هەوایەکی تەڕ و شێدار هەڵمژێت تەکیت بۆ قورگکردنەوە و کۆکۆنەکەی نیە بەس بووی کە خۆی چارەسەر ڤایرۆسەوە گوتمان چارەسەرەکەی بەڕاستی لە ڕووی علمیەوە ئەکرێت تامی فلو ینی دژە ڤایرۆس بەکار بێنێ بەتابێت لە چەند ڕۆژی یەکەم تا 72 ساعت یەکەم ئیسفادەیەکی کەمی هەیە ینی کۆرسی سووری نینەکە کەمەکاتەوە بە چەند ڕۆژێک ئەگەر نامەژەوە نیە بڵێ ڤایرۆسەکە ئەکوژە بەس کۆرسەکەی لە مەسەن 5 ڕۆژەوە کا بە 4 ڕۆژ بەس ئەوەندە هەیە زۆر باشە دکتۆر ئێستا ئەگەر کەسێک تووشی پەتاکە بێت و دوای ئەوەی کە لە پەتاکە چاک بێتەوە بچێت خۆی بکوتێت و لقاح بەکاربێنێ ئایا بۆ جاری داهاتوو ئەگەری هەیە کە بەرگری پێیا بکات و تووشی پەتاکە نەبێتەوە بەڵێ لە مەدەیکە توش بۆ بەڕاستی نابێ خۆی بکتێ هەر بشتێ بۆی ناکەن کارمەندەکانی ئەو سنتەرانەی کە بەرپرسی بەرگریەکان بەڵام دوای ئەوە کە چاوە بەڵێ باشتە بچە خۆی بکتێ ئەم کوتانە لە ڕاستیە ساڵانە ئەگۆڕێن ڤایرۆسی ئینفلۆنزایە ئەسڵەن لە وەرزێکی شا ئەگەڕین تۆم پاییزە خۆت کوتاوە لە بەهارە جەوێکی وشک و سات دروست بێت ئەگەری هەیە توش بیتەوە بەڵام ئەلە لەکسەر بەرگری بۆ کۆمەڵە جۆ دروست کردووە لەوانێت سوکتر بیگرێ یان کە گرتیشی بە ئاسانی تێپەڕێنێ مەسەلەن ینی بۆ معنایە ئەنجینات تۆ ئەبێ هەموو ساڵی خۆ بکتی لە مانگی کۆتایی مانگینەوە سەرەتای مانگیدا ئەبێ خۆ بکتی لەو کاتەیە بەڕاستی بەس بەداخۆ لێرە ئەم ساڵ زۆر بوو بەڵام هەر درەنگەکەوە کە عادەوە هەموو شتێکی تر وەزەم دوای نزیک مانگی 11 گەشتە سلێمانی ئەمانە بەڵام تاکید هەتوو ژەبێتەوە ئەبێ ساڵی داهاتوو جارێکتر خۆی بکتێتەوە بەڵام بۆ گوتم عەلە لەکسەر سوکترێگرێ کاکتۆر لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایەکان چین بۆی کە خۆمان پارێزی لەم پەتایە بەڵێ یەکەم ئەوەیە کە بەڕاستی پاک و خاوێنیە ینی لە یەکێ لەوە دەست پێەکە کە دەست شۆردنە لە کاتیەوە زائیدەن کۆنەبوونەوەی خێزانی و ئەو شوێنانی خڕەباڵغی تایە بەتابەت دوام ئەوانش کە نەخۆشن دەمام بکەن و بمێنەوە لە ماڵەوە زائیدەن ئەوەی بەکارهێنانی ئەو چوار ڕێگای باسمانکە کە سیستەمی بەرگری ئینسان عام باشە کاتکە لە خواردن و وەرزشکردن و خەو و بێستێسیە ئەندابەزینی فشاری سەر مێشکە لەمانە خۆی بینێتەوە لەو کەسانەشە کە نەخۆشیێکیان هەیە و درێژخانیان تەمەنیان زۆر مناڵن یان زۆر گەورن باشترە هەموو پاییزی خۆیان بکتن زۆر سپاس بۆ دکتۆر هەرێم کەریم پسپۆری هەناوی کە لەم چۆرە لەگەڵماناوەی زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ